خۆشەویستان سڵاوتان لێبێ بەردەوامین لە دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە شاری سلێمانی بەردەوامین لێرە کادرانی یەکێتی گفتوگۆ دەکەن لەسەر ڕۆیا و سیاست و دنیابینی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پرسە حکومڕانی بۆ شێوازی مامەڵەکردنی یەکێتی لەگەڵ کۆی پرس و باسەکان کە لە ئایندەدا لە هەرێمی کوردستان و لە ناوچەکە ڕوودەدەن گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگاراز محەممەد ئاغا بەرپرسی مەڵبەندی نینەوە کاگارە سڵاو لێبێ سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس کاگاراز بەپی ناوچەی جوگرافی تایبەتمەندی شوێنەکانی جیاوازە ئەو ناوچەی ئێوە کاری لێ دەکەن پێویستیان بە چییە و ئەوان خواستیان چییە کادرانی ئەوێ ئەیانەوێ چۆن یەکێتیەکیان هەبێ سپاس دیارە خۆتانزان دیداری یەکێتی نیشتیمانی دووەم دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو شارۆچکان شارەکان دەست پێ کرد و یەکەم دەستپێکردنی دیداری دووەمیش لە شاری مووسڵ یەکەم ڕۆژ دەستی پێ کرد و لە شاری مووسڵ هەموو پێکاتەکانی کە لە عێراق دەچین لە شاری مووسڵ هەیە زۆر بە گەرموگوڕی بەشداریان لە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان کرد پێکاتەی مەسیحی کاکەیی شەبەک یەزیدی داوای پێکات عەرەب بەشدارەی تریان تێکرد کە لە شێوازی چۆنیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تەعاملکردن لەگەڵ هاوڵاتیانی پارێزگای نەیناوە و چۆنیەتی شێوازی حکومڕانی و خۆتەنزان خصوصیەتی خۆی هەیە پارێزگای نەیناوە و دوای ئەوەی کە تورستانی داعش هاتن ئاوادارکردنەوە و تازی کرد کۆمەڵێک ئاوارە تا ئێستا نەگەڕاکنەوە کۆمەڵێک مەشاکلی گەورە هەیە لەم شارە تا ئێستا تەواو نەبووە مادەی سەتوچلە ئەم شتانە هەمووی گفتوگۆ کرا لە دیدار یەکەم ڕۆژی دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری مووسڵ و کادرانی نەیناوە زۆر بە تێر و تەسەلی بیر و ڕای خۆیان لەسەر ئایندەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارە و لەسەر شێوازی بیرکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکومڕانی شاری مووسڵ و لە بەغدا و چۆنیەتی هاوکاریکردنی لەگەڵ شاری مووسڵ و چۆنیەتی هەماهەنگی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و شاری مووسڵ بە زۆر بە تێر و تەسەلی و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بیر و تێڕوانی خۆیان بە راپۆرتدا لیژنەکە و ئێستا لە لیژنەکان گفتوگۆ لەسەر دەکرێت بۆ بیکە ناوچەکەیەوە سنووری مەڵبەندەکەیەوە پێکاتی جیاوازی تایە تا چەندە پێکاتەکانی تریژ یەکێتی دەکەن ینی خەمەکانیان لە چوارچێوەی یەکێتیدا دەبینەوە ئێستا مەڵبەندی هەفتینی ناوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شێوازی تەرکیبە لە کۆمیتەکان لە بەشەکان لە کادرەکان هەمووی پێکاتەکانی تێدایە من مەسئولی مەڵبەندم وەم نەکردووە هیچ پێکاتێک لەسەر شکم نەکردووە عەرەبمان هەیە کاکەیمان هەیە یەزیدیمان هەیە تورکمانی شیعەمان هەیە تورکمانی سوننەمان ناو ئەیکەڵی پەیکەری ڕێزنەکەی نیشتیمانی کوردستان شەبەکی سوننەمان هەیە شەبەکی شیعەمان هەیە کوردمان هەیە ینی هەموو پێکاتەکانی شاری مووسڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بە ماڵی خۆ دەزانن و خۆشەویستێکی تایبەتیان هەیە بۆ سەرۆک مامزەلال و ڕێبازەکەی و یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەدای سەرۆک مامزەلال لە کاتی حکومڕانی عێراق و لە سەرۆک کۆمار ئەدایەکی زۆر ئاکتیڤ بووە و عەرەبەکان و پێکاتەکانی تری شانازی بەم ئەدای سەرۆک مامزەلال ڕێبازەکەی دەکەن بۆیە هیچ کەسێک هیچ پێکاتێک لە شاری نەیناوە سانسۆری لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان و ئۆرگانەکان نییەوە ئەمە شایەتمانە کە لە مناسەباتەکان لە یەکی شەش لە ئۆرگان پەیتا لە هەموو پێکاتەکان بەشداری دەکەن و بەشداریی چەڕش تێدا دەکەن لە مناسەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان باشە لەوێ کورد چەندە یەکگرتووە یانیوە حەزبە کوردیەکان هێزە کوردیەکان لەوێ چەندە لە هەندێک پرس و بابەتە دەزانم جیاوازی هەیە بەڵام هەندێک پرس و باس و بابەتە لە قەزەی نەتەوەی نیشتیمانیە کۆدەنگن یاخۆت پێویستان بە کۆدەنگیە بەداخەوە کۆدەنگی نێوان لایەنە کوردیەکان زۆر خراپە لاژی لاوازدایە لە شاری نەیناوە و هیچ هەماهەنگێک و پەیوەندیەک نییە لە شاری نەیناوە بەگشتی و ڕۆلی کورد لاواز بووە لە دوای ڕووخانی ئەگەر بەراوردکی پێش هاتنی داعش هەرێمی کوردستان و هێزی کوردی شوێنی زۆریان لەبەردەست بوو دوای ئەوە جیاوازی زۆری هەیە تەنانەت لە مەقاعدی پەرلەمانی عێراق و کوردستان مەجلیسی محافەزەش زۆر دیار بوو لە ڕابردوو ئێمە و پارتی مەقعدمان هەبوو نزیکەی 11-12 مەقعد لە لای ئێمە بوو بەڵام ئێستا
بە ئێمە و پارتی شەش مەقعدمانە ینی ئاستی ئەمە دووسێ لانی سلبیاتیە یەکەمیان بەشێکی زۆری ئاوارەکان نەگەڕایتنەوە و بەشێکی زۆری هەندەرانی ئاواری هەندەران بوونە بۆ دەرەوەی وڵات ئەمە کێشەی زۆرە بەسلم زۆری دەگەکانی ئمە لە شنگار بوو ئێستا ئەمەی وەزعی شنگار دەبین چۆنە و دەوروبەریش باماشەوە ینی پەرتەوازەیەکی زۆر خراپ کەتیتە ناو کورد لە شاری مووسڵ و پێویستی بە ڕێکخستنەوەیە پێویستی بە کۆدەنجی هەموو لایەنەکان هەیە بۆی بتوانین ئەم پارسەنگ و هاوسەنگێ بگەڕێتەوە. باشە زۆرێک لە لێک نزیکبوونەوەی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بۆ پێگەێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان کاریگەری نابێت لەسەرەوەی کە ئێوەش لەوێ نازانم تا ئێستا شۆڕ نەبووتۆ بۆ خوارەوە شۆڕ نەبووتۆ بۆ ئاستی خوارەوە تا ئێستا شۆڕ نەبووەوە ینی تا ئێستا لێک نزیکبوونەوەتان هێشتێک نەخێری نەکۆبنەوەمان هەیە ئێمە و پارتی لە مووسڵ نە لێک نزیکبوونەوەمان هەیە لە دوو کوتلەی جیاوازین ئەوان لە کوتلەیەکن لە ئەنجومەنی پارێزگای ئەمە لە کوتلەیەکی تری هەندێک پۆستێ شتێک لا نەکراوەتەوە ئەوە ژەر بۆ پەیوەندی بۆ پەرتەوازی نێوماڵی کوردەوە پێیوەست بە خۆی پەیوەندی بە پەرتەوازی نێوماڵی کورد هەیە و ئەم پۆستانێک کە یەکلا نەکرایتەوە لە کۆی 20 وەحدەی ئیداری دەی ماوەیە دەی جێبەجێ کراوە ئەوەی تر لەوانێ هەندێکیان کەم و کورتێکی ئیداریشتەکەی و هەندێکیش بیانووی محافظ و لایەنی ترن کە زەخت لە پارێزگاری نەیناوە دەکەن بۆی جێبەجێ نەکا بەڵام ئەو قراری دادگای فدرالیە دەبێت جێبەجێ بکرێت اینجا بیانوەکان هەندێک کتاب و شتی وایە استفساراتە لە وەزارەتی مالیە و کۆمەڵێک داواکاری ترە کە من دڵنیام داواکاری نابەجێە بەڵام جێبەجێ دەبێت و دەچێتە سەر سکەی خۆی وانێتتر جێبەجێ دەکەێت. باشە کاگەراست یانزە بە پێوادەی دیاری کراوە بۆ پەرلەمانی بە بڵێن هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەران ئێوە هیچ ئامادەکاریێکتان دەست پێ کردووە بە تایبەت سنوورەکەتان فراوانە پێشتر وتمان پێکاتی جیاوازی تایە ئێمە لیستی یەکێتی نیشتمانی کوردستان ئامادەیە کاندیدەکانمان ئامادەیە و بەڕنامەی هەڵبژاردنمان ئامادەیە چەند مانگێک لە پێشتر خۆمان ئامادەکاریمان کردووە بۆ ئەم هەڵبژاردنەوە هەموو پێداویستەکان و ئامادەکاری هەڵبژاردن لە سنووری پارێزگای نینەوە تەواوە. دەڵی کاندیدەکانیشمان ئامادەیە لەسەر چ بنەمایە کاندیدەکان دەستنیشان کاندیدەکان هەموو کاندیدەکانی لیستەکەی ئێمە هەموو پێکاتەکانی شارەکەی گرتووە هیچ پێکاتێک نییە تێدا نەبی ئەو پێکاتەکەی بۆ ترم باس کرد هەمووی تێدایە چەپکە گوڵەکەی کە مامزەرە باس دەکەم چەپکە گوڵە ناو لیستەکەیە لە ئەنجومەنی پارێزگا شەروا بوو ئێستا شەروایە. باشە لەم دیدارەدا پێشنیارتان چییە پێتان باشە یەکێتی ڕۆیا و دنیابینی چۆن بێ ئەمە پێمان شاری مووسڵ شارێکی گرنگە کۆی گشتی پارێزگا کە پارێزگای نیناوە شارێکی گرنگە و هاوسنوورە لەگە وڵاتی تورکیا لەگە وڵاتی سووریا لەم لایە لەگە پارێزگای دوهۆک و هەولێر و پارێزگای سەلاحەدین و پارێزگای ئەمبار پێکاتێک زۆری تێدایە لە ڕۆی دانیشتوانەوە 5 ملیۆن و 500,000 کەسە ژمارەی دانیشتوان 34 مەقعدی پەرلەمانی عێراقی تێدا هەیە زۆربەی پێکاتەکانی هەموو پێکاتەکانی عێراق لەم شارە دەژین شارێکە لە ڕووی بازرگانیەوە گرنگە لە ڕووی سەقافی و علمەوە گرنگە ڕووباری دیزلە بە ناوەڕاتی شارەکەدا دەڕوات کۆمەڵە خوسوسیاتی خۆی هەیە یەکێتی نیشتمانی کوردستان پێگی خۆی هەیە و ئێمە لە ساڵ دوای 2023ەوە ڕوبەڕووی زۆر مەترسی بووینەوە زۆر نزیکەی 500 کادر و پێشمەرگەمان شەهید بووە لە دەم سنتەری شاری مووسڵ و یەکێتی نیشتمانی کوردستان و جەنابی سەرۆک باڵ زۆر لە ئێستادا گرنگی بە شاری پارێزگای نیناوە دەدەن و ئێمە ئەم پارێزگایە دەبینێت کە دۆستی یەکێتی نیشتمانی کوردستان بێت و یەکێتی نیشتمانی کوردستان پێگەیەکی جەماوەری باچی هەیە و دەتوانین چۆن لە ئەنجومەنی پارێزگا دەنگەکانمان 100% زیادی کە لە بجارە دەنگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان زیاد ببی و وەزعی یەکێتی نیشتمانی کوردستان بەرەو باشتر دەڕوات لە ئەنجومەن لە کۆتا هەڵبژاردن کە هەڵبژاردننی 11 بەرەو پێشوونەکانی مووسڵ دەزانین بەهاتنی داعش و داگیرکردنی مووسڵ ئەنی مووسڵ شێوا بوو بە شارێکی تر ئێستا سیمای ئاوادانی گەشتووە بۆیە دەستی ئاوادانی گەشتووە بۆیە حکوومەتی عێراق ئەو پارەی کە بودجەی چەند ساڵی داعش تێدا بوو خەرجیان نەکردو بوو لە دوای ئەوە دەست هاتەوە ئەم بودجەیە و ساڵانە بودجەیەکی باشش پەرەپێدانی پارێزگاکان دێ و ئێستا شاری مووسڵ لە ڕووی ئاوادانکردنەوە زۆر پێشکەوتووە
ڕاستە کەم و کورتی بەشێک هەیە لە شێوازی پرۆژەکان گەندەڵی هەیە کۆمەڵک شتەیە بەڵام لە هەموو ئەحواڵەکان پێشکەوتنی باشی بەخۆبینیوە لە ڕابردوو کێشەی مەتار هەبوو شارە مەتاری نەبوو خۆشبەختانە سەرۆکاتی حکوومەتی عێراق مەتارەکە لە ئاسی توموحی خەڵکی شاری مووسڵ نییە بەڵام دەی شەش ئینشاڵات تەواو دەبێ مەتارە دەکەوێتە کار من دڵنیام پێداویستەکان شاری مووسڵ بە تەواوەتی دابین ناکە بەڵام بۆ ئەو مەرحەلە باشە کێشەیەکی تر هەیە نەخۆشخانە گەورەیەکی نێودەوڵەتی گەورێ نێودەوڵەتیە بەڵام ئەوەی کۆنەکە بوو تعمیل کرایە لایانی تر هەبوون لە ڕابردوو باشێک لە دەوڵەتە ئەوروپیەکان داوایان دەکرد ئەوان لەسەر ستاندارێکی گەورە مەتارێکی گەورە دروستکە بەڵام هەندێک لایەن لەبە بەرژەوەندی خۆیان نەیاندێت ئەمە سەر بگرێ بەڵام خۆشبەختانە ئەمە ئێستاشەیە لە نەبوون باشترەوە لە ئایندە ئەم شارە توانێت مەتاری گەورەتر دروست بکرێت و پێویستی کەم و کورتی لەلایەنی تەندروستی هەیە و نەخۆشخانە گەورەکان هەمووی بەهۆی ڕوونەوەی تیرۆستانی داعش بەشێک ڕووخاون ئێستا خەریکەم نەخۆشخانانەش ئاوەدان بکرێتەوە بەپێی هەموو پێوەرەکان وەزعی شاری مووسڵ باشە لە ڕووی ئاوەدانکردنەوە پێشکەوتنی باشی بەخۆبینیە و من دڵنیام لە ساڵی 2025 وەزعی باشتر دەبێت باشە بۆم ڕۆبۆ دیدارەکەمە دو پرسیارم کادرانی مەڵبەندیەوە بە گروتینەوە بەشداریان کردووە نزیکەی لە مەڵبەندی شنگار و نەینا و مەخمور نزیکەی 300 کادر زیاتر بەشداریان کردووە و هەم پێکاتەکانی تێدا یەزیدی و کاکەی و عەرەب و شەبەک و تورکمان و هەموو پێکاتەکان هاتوون ئێستا بەشداری دەکەنەوە ئێستا لەبەر چاوی من هێمن 4-5 کادری عەرەب دەبینم کە کادری ئێمەنەوە ئیش دەکەن لە ئۆرگانە جیاوازەکانی یەکێتیشمانی کوردستان بەشداری لە دیداری یەکێتیشمانی کوردستان کاتونە سلێمانی چیە لە لەسەر سلێمانی ئەوان شاری مووسڵ بە تەواوی سلێمانیان زۆر پێخۆشە و زۆر دەڵێن هەست بە ئازادی دەکەین کە دێنە شاری مووسڵ لە هەرسوکەوتی بازگەکان زۆر ڕازی و زۆر مرتاحن کە دێن بۆ ئەم شارە بەڕێز کاگەراز محەممەداکە بەرپرسی مەڵبەندی نینەوە سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس خۆشەویستان بەردەوامە بین شوێکی کورت و ئەگەڕێنەوە وڵاتان